سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵقەی چوون و بەنامەی پرت پێتان دەگەمەوە لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە خوێندنی ئەهلی دەکەین. پرسیار ڕاستی میوانەکانم دەکەم و دەپرسم لە پاڵ خوێندنی حکومی داخوێندنی ئەهلی بۆچی کە بەپێی ئامارەکانی وەزارەتی پەروەردە لە هەرێمی کوردستان 237 باخچە و قوتابخانە و پەیمانگای ئەهلی هەیە. تا چەند خراپی قوتابخانەکان و بایکۆتی مامۆسایان وای کردووە قوتابیان ڕوو لە خوێندنگە ئەهلیەکان بکەن. ئایا حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت ئاستی قوتابخانە حکوومیەکان بەرێتە ئاستی قوتابخانە ئەهلیەکان؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. دیارە لە چەند ساڵی ڕابردوو خەڵکێکی زۆر لە خوێندگە حکومیەکان پەنای برد بۆ خوێندگە ئەهلیەکان. دیارە هۆکارە سەرەکیەکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە کەم و کورتێکی زۆر هەیە لە خوێندگە حکومیەکان، هەر لە کەمی بینا و لە خراپی بینا، زۆری قوتابیان لە پۆلێکە و هەروها کەمی مامۆستا و دەستی حزب لە خوێندگە حکومیەکان و دەیها کەم و کورتیتر کە دەبواە حکومەت زۆر بەپیر وەزارەتی پەروەردە بچێ و بودجەیەکی شیا و گونجایی بۆ تەرخان بکات. دیارە پێوەری پێشکەوتن ئێستا لە هەموو وڵاتانی دنیا بریتیە لە پێشکەوتن لە خوێندن. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان ماوەی ئەو بۆ چوارەمین ساڵ دەچێت هیچ بودجە نەهاتۆتە پەرلەمان و پەسەند نەکراوە. ئەمە ژوای کردووە وەزارەتەکان کاری ڕۆژانە و کاری ڕۆتینی خۆیان بەجڕەجڕ بەڕێوە بن. ئەوە کاریگەری زۆری کردووە کە نەتوانن بینای نوێ دروست بکرێەوە ئەو بینایە کۆنانەی کە هەن نوژەم بکرێنەوە بەشێک لەو بینایانە کە لە ڕێگای منەزەمەکان و ڕێکخراوە خێرخوازیەکان. بەڵام ئەمە زۆر کەمە کە دەبواە لە ماوەی 5 ساڵی ڕابردوو دەیها بینا دروست بکرابایەوە، دەیها بینا نوژەم بکرابە. بەپێی زانیاریەکانی ئێمە دەیها بینا هەن لە هەرێمی کوردستان کە هەر شیاو نین بۆ خوێندن تیادا. و لە هەمان کاتیشە دیارە بەهۆی دروستبوونی قەیرانی دارایی وە هێنانە پێشەوەی سیستەمی بەناو پاشەکەوت ئەمە وای کردووە جارێکی تر خەڵک لە خوێندگە حکومیەکان ڕووبکاتە خوێندگە ئەهلیەکان. دیارە ئەمەش هەرچەندە بارێکی قورسە لەسەر خێزانەکان، بەڵام زۆرێک لەو خێزانانە شتیان فرۆشتووە، تەنانەت قەرزیان کردووە لەبەرەوەی خوێندگە حکومیەکان بە تایبەتی بۆ هەردوو قۆناغی کۆتایی نۆی بنەڕەتی و هەروەها 12ی ئامادەیی لەو دوو قۆناغە هەستیار و گرنگە خەڵک خێزانەکان ئەگەر چیبارێکی زۆر قورسیان لە ئەستۆدا بووە، بەڵام بە ناچاری منداڵەکانیان گواستۆتەوە لە خوێندگە حکومیەکان بۆ خوێندگە ئەهلیەکان. لە زۆربەی وڵاتان و بە تایبەتی وڵاتە پێشکەوتەکان کاتێکە پەنا بۆ خوێندنی ئەهلی ئەبرێت بۆ چێبڕچێ و منافەسەیە لە بینی قوتابخانە و مەکتەبی حکومی لەگەڵ مەکتەبی ئەهلیە بۆ ئەوەی کە ئاستی زانستی خوێندکار بەرزکرێتەوە. واتە منافەسەیەک چۆن لە بینی دوو تیپی وەرزشیە هەیە، چۆن لە بینی هەر شتێک هەبێت کە لە کۆمەڵگەیان منافەسەی لەسەرکەی چێبڕچێ و پێشبڕچی لەسەرکەی بۆ ئەمەیە لە وڵاتە پێشکەوتەکانە. بەس لە کوردستانە بۆ ئەمە نییە. لە کوردستانە لەبەر چەند شتێک بەس دوانی سەرشیە کە مەکتەبی ئەهلی گرنگی پێدرێت. یەکەمیان ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە ناتوانن لە مەکتەبە حکومیەکانە بۆ ئەرکەی کە لەسەر شانیانە بەرامبەر بە قوتابی و خوێندکار و کەسوکاریان هەستن. واتە کەم و کوڕیەک هەیە لە بواری پەروەردەیە کە ناتوان ئەم کەم و کوڕیانە چارەسەرکەن و ئەم کەم و کوڕیانە ڕۆژ بە ڕۆژ زۆر ئەبێت و زیا ئەکات. هاتوون چیان کردووە؟ هاتوون لە بەرامبەریە مەکتەبی ئەهلیان کردوێتەوە بە پارە بۆ ئەوەی کە ئەو ئەرکەی لەسەر شانیانە کە جێبەجێ نەکەن لە بەرامبەرە لە مەکتەبە ئەهلیەکانە بڕێکیان لە کۆڵ بێتەوە. چۆن مەسەلەن بۆچی بەسەرە ناتوانێت بینای خوێندنگە دروست بکات وەکو پێویست قوتابی تایە بخوێنێت بۆ ئەوەی کە بڕێکی زۆر بیان بڕێکی باش لەم قوتابیانە ڕاکێشێتە دەرەوە لەلایەن کەسوکاریانەوە ئەو زەختەی کە لەسەر قوتابخانە حکومیەکان هەیە ئەو زەختە کەم بێتەوە. هەتا ئێسش تەبعاً کەم نەبووتەوە.
ئەمەیەکێکە لە خۆکارە سەرچەکان کە ئەیانەوێت لەم ڕێگەیەوە قوتابخانە حکوومیەکان کە ناتوانن خزمەتی پێ بگەێنن بەس ئەگە چۆڵتریکەن بە حسابی خۆیان ئەتوانە خزمەتی پێ بگەێن. ئەمە خاڵێکیکەی سەرشی ئەوەیە کە چۆن لە ژیانە لە کوردستان لە دوای ڕاپەڕینەوە هەتاکو ئێستاوە بە دیاریکراوی لەم چەند ساڵی ڕابردووە لەم 5 ساڵی ڕابردووە دوو چینی ژێرەوە و سەرەوە دروست بووە سەرەوەیکی کەمینە و ژێرەوە کە ئاستی ژیانی نزمە زۆرینەیە هاتوون لە خوێندنیشا ئەیانەوێ ئەمە جێبەجێکن. چۆن جێبەجێەکەن بەوەی کە ئەو مناڵانەی کە مناڵی بەرپرسن ئەو مناڵانەی کە مناڵی دەوڵەمەند و سەرمایهدارن ئەم مناڵانە لە ڕێی خوێندنی ئەهلیەوە جیاکەنەوە لە مەکتەبە حکوومیەکان. بۆچی جیایکەنەوە؟ بۆ ئەوەی کە مەکتەبی ئەهلی ئاستی تێگەشتن و فێربوون و پێداویستەکانی زیاترە لە مەکتەبی حکوومی. مەکتەبی حکوومی پەرپوتە، مەکتەبی حکوومی دەوامی کورتە، مەکتەبی حکوومی ئەو ئاستە زانستی نییە وەکوکە مەکتەبە ئەهلیەکان هەیەە. مەکتەبی ئەهلی درێژخایەنە دەوامی، مەکتەبی ئەهلی 24 ساعت کارەبای هەیە، مەکتەبی ئەهلی هەموو پێداویستەکانی قوتابی و خوێندکاری سیایە. خوێندکار بە درێژایی ڕۆژدا ئەبڕێ لە کۆمەلگا، لەو کۆمەلگا نادیموکرات و لەو کۆمەلگای کە پڕە لە کەم و کوڕی لەماندا ئەبڕێ. هاتوون چیان کردو بە بەرنامە مناڵانی خۆیان و لە هەمان کاتا مناڵانی سەرمایهدار و دەوڵەمەند ئەمانەیان جا کردوتەوە مەکتەبی ئەهلیان دروست کردووە بۆ ئەوەی کە چۆن لە ژیانە ئاستێکی بەرزی دەوڵەمەند و سەرمایهدار هەیە لە خوێندنیشا بە هەمان شێوە بێت. سەبارەت بە خوێندنگەی ئەهلی هەڵبەتە خەڵک ئازادە لەوەی کە ئایا مناڵی ئەنێرێتە خوێندنگەی ئەهلی یان قوتابخانەی حکوومی. جیاوازی لە نێوان خوێندنگەی ئەهلی و خوێندنگە حکوومیەکان جیاوازیی زۆر هەیە. خوێندنگە حکوومیەکان ئەوەیە کە هەموو ئەرکەکەی لە سەرشانی حکوومەتە، هەر بە موچەی مامۆستا و بە فەرمانبەر و بە دابینکردنی کتێب و قرتاسیە بۆ خوێندکاران ئەمانە هەمووی لەسەر حکوومەتە. لەم حاڵەتەشە خوێندنگە ئەهلیەکان لەبەرەوەی کە موچەی مامۆستا و دابینکردنی کتێب و ئەو شتانە عایدی خوێندکار خۆیەتی، قوتابخانە ئەهلیەکان زیاتر ئیحتیمام بە پرۆگرامی خوێندن ئەیەن لە چاو قوتابخانە حکوومیەکان. قوتابخانە حکوومیەکان لەبەرەوەی ڕێژەیان زۆرە، ژمارەیەکی زۆر هەیە، حکوومەت وەکو پێویست ناتوانێت بودجەی پێویستیان بۆ دابین کات، بە تایبەتی لەم قێرانە لەم قێراندارایی کە هەیە ئەگەر قێرانیش نەبێت حکوومەت لەباری ئاسایش هابێت ناتوانێت وەکو پێویست ژیانی قوتابخانە حکوومیەکان فراهەم کات و سەرکەوتووی کا. لەبەرەوەی ژمارەیەکی زۆر لە قوتابخانە حکوومیەکانمان هەیە لە چاو قوتابخانە ئەهلیەکان. قوتابخانە ئەهلیەکان لەبەرەوەی اعتیماد دەکەنە سەرەوەی کە ڕێژەیەک پارە لە خوێندکار وەرەگیرێ. ئەم ڕێژە پارێ ئەوان لە ڕووی دارایی و سوودی لەوەرەگرن و لە هەمان کاتیشا خوێندنێکی باش پێشکەشەکەن بە قوتابیەکان. بەمەش وا لە کەسوکاری خوێندکارەکات ئەوەی کە لە توانای هەبێ باری دارایی باش بێ مناڵەکانیان ئەنێرن بۆ قوتابخانەی ئەهلی لەبەرەوەی لەوێ باشتر گرنگییان پێدەن، پرۆگرامەکان باشتر ئەخوێندرێن، متابعی باشتر ئەکرێن و لە ڕووی خوێندنەوە کواڵەتی خوێندنەکەیان لە ڕووی تاقیگەوە گرنگی بە بواری تاقیگە ئەیەن، گرنگی بە بواری چالاکی مناڵ ئەیەن لە ناو قوتابخانە و لە دەروی قوتابخانە کە ئەمانە لە ناو قوتابخانە حکوومیەکانە زۆر وەکو پێویست گرنگی پێ نادرێت، بە تایبەتی لە ڕووی چالاکیەوە قوتابی زۆر نابرێت بۆ دەرەوە بۆ گەشتی زانستی، چونکە ئەو پارێکی زۆری تێچێت پێویستە حکوومەت بۆی سەرفکە و حکوومەتیش ئەو پارێ سەرف ناکات بۆ هەموو قوتابخانەکان بە پێی پێویست. لەبەرەوە جیاوازیی زۆر هەیە لە نێوان قوتابخانە ئەهلی و قوتابخانە حکوومیەکان. قوتابخانە ئەهلیەکان زیاتر گرنگییان پێدرێت لە ڕووی پرۆگرام، لە ڕووی گرنگیدان بە کەسایەتی خوێندکارەکە خۆی کە بەردەوام متابعا کرێت لەلایەن لیژنەی ئەو مامۆسایانی کە سەرپەرشتی قوتابخانە ئەهلیەکان سەردانی ماڵەوەی خوێندکارەکانەکەن بۆ ئەوەی لێ پرسنەوە بزانن کێشەی چییە، لە ماڵەوە وەزعی بدارایی چۆنە، لەگەڵ دایک و باوکیان پەیوەندیان چۆنە، ئەو مناڵە خۆی کێشەی هەیە نیەتی بۆ ئەوەی هەر کێشەیەکی هەبێ متابعەکەن و چارەسەریەکەن. بەڵام لە قوتابخانە حکوومیەکانە ئەم بەدواداچوونە نییە کە بەڕێوەبەری قوتابخانەکە مامۆستایەک ڕاستپێرێ سەرپەرشتی ئەم خوێندکارانەکە و یەک بچێ سەردانیان کا لە ماڵەوە. بەڵام لە قوتابخانە ئەهلیەکان بەم شێوەیە زۆر گرنگی بە قوتابی بدرێت و
و لێپرسینەوەی لێ ئەەکەن و خزمەتی ئەەکەن بە زۆر بەباشی. هەڵبەت زۆرێک لە شارەزایانی بواری پەروەردە هەمویان کۆکن لەسەرەوەی کە بوونی ئەو خوێندگە و قوتابخانە ئەهلیانەی کەوا لە کوردستانە هەنیان لە هەر جەیەکی ترا هەن ئەمە جا لە پرۆسەی پەروەردە جۆرێک لە چینایەتی دروستەکەن لە کوردستانە. زۆریشن ئەوانەی کەوا لایەن تەبیعی و پێیان وایە لە پێناوی پێشخستنی پرۆسەکایە و لە پێناوی بەرزکردنەوەی ئاستی زانستی پرۆسەی خوێندنایەوە دەرفەتێکی باشترە بۆ ئەوەی کەوا خوێندکاران لەوێەوە بتوان نمرەی باش بەدەست بێنن بتوان لێ ئاستی زانستیان بەرز بکەنەوە. بەڵام بەڕای ئێمە قسەی دروست ئەوەیە کەوا ئەم خوێندنگە ئەهلیانە بە جۆرێک لە جۆرەکان چینایەتێکیان دروست کردووە یاخۆت ئەو چینایەتێک لە کوردستانە هەیە زەقیان کردوێتەوە و هەروەها ئەمە بوون تەمای ئەوەی کەوا دەرفەت بدەن بەو خوێندکارانەی بۆ قوتابیانەی کەەوە کەسوکاریان دەوڵەمەن کەسوکاری کوڕی بەرپرس و کار بەدەستە باڵاکانن ئەوانن کەوا بارودۆخی ئابوووریان لەسەرەوەیە لێ دەرفەتێکی باشیان بۆ سازێت بۆ ئەوەی بخوێنن بۆ ئەوی نمرەی باش بەدەست بێنن و بە پێچەوانەوە خوێندنگە حکومیەکان خۆمان نەزانین لە چ بارودۆخێکی خراپان لە چه ژنگەیەگا قوتابیان و خوێندکاران پرۆسی خوێندن نەگوزێرن واتە لە حاڵەت ئاساییەکە ئەم قوتابخانە و خوێندنگە ئەهلیانە بە جۆرێک لە جۆرەکان ستەمە لەو خوێندکارانەی کەوا باری داراییان لاوازە و ستەمە لە کۆی پرۆسی گشتی لە پەروەردە لە کوردستانە. ئێمە کولیژنەی پەروەردە و خوێنی باڵا چەندەها دانیشتمان لەگەر وەزیری پەروەردە ئەنجام داوە هەروها لەگەر ڕێکخراوە ناحکومیەکان و کۆمەڵێک لە منەزەمەکان و بە دوواداچوون و لێکۆلینەوەمان کردووە چەندەها سمینار و وەرکشۆپ و کۆڕ و بەستراوە بۆ لێکۆلینەوە لە ڕۆژکە بۆچی لە وەزارەتی پەروەردە ئاستی خوێندن بەرەو دابەزین دەچێ بەرەو بەرزبوونەوە ناچێ. دیارە ئێمە گەیشتنە هۆکارەکان چین و ئەو هۆکارانەمان خستۆتە بەردەستی وەزیری پەروەردە ئەوە حکوومەتیش بەڕاستی پێویستە ئەو پێشنیارانەی کە لەلایەن ڕێکخراوەکان و هەروها لەلایەن لێژنەی پەروەردە و خوێنی باڵا و لەلایەن کەسە پرۆفیشناڵەکان کە دەخرێتە بەردەستی وەزیری پەروەردە و هەروها وەزارەتی پەروەردە بە شێوەیەکی گشتی پێویستە وەریان بگرێ و بە جددی کاریان لەسەر بکە و ئێمە لە هەولی بەردەوام داین و یەکێک لە کارەکانمان کە ئێستا لە پەرلەمانی کوردستان لە ماوەی کە 2 ساڵ پێش تعتیلکردنی پەرلەمان خەریکی ئەوە بووین کە یاسای وەزارەتی پەروەردە دەیەها کەم و کورتی و گرفتی تیادا هەیە هەمواری بکەینەوە و چەند بڕگەی تشمان هەموار کردەوە خەریکی نووسینەوەی بەڵام بەداخەوە کە دەرگای پەرلەمان داخرا ئەو پرۆژێژ وەستا وەروها بەشداریمان کرد لە کۆنگرە و کۆنفرانسەکان کە وەزارەتی پەروەردە پێی هەستا و لە دانیشتەکان بەشداریمان کرد و هەروها سەرنج و تێبینیەکانی خۆمان خستە بەردەستی کەسانی وەزارەتی پەروەردە و ڕاوێژکار و هەروها مدیر عامەکان و وەزیری پەروەردە و پێمان وتن کە بەڕاستی خوێندن لە وەزارەتی پەروەردە بە تایبەتی لە کەرتی حکومی بەو هۆکارانە بەرەو پێش دەچێ و ئەو هۆکاری وەستانی لێک ئازدەیە خود بەرەو دواتچوونی هۆکارەکانیمان خستنە بەردەستیان. لە ڕاستیە بایکۆتی مامۆستایان و داخستنی مەکتەبەکان و پەروەردە و ئەمانە زەڵبەیەکی گەورەی یا تەڵان لە پرۆسی پەروەردە و ئەمە وای کرد کە بەشێک لە خێزانەکان بیر لەوە بکەنەوە کە مناڵەکانیان لە مەکتەبی با بڵێن حکومیان نەخوێن بەڵام ئەوەی کە ڕێگر بووە کە ئەم لێشاوک و پێویست دروست نەبێت لە مەکتەبی حکومیەوە بۆ مەکتەبی ئەهلی ئەوە بۆ کە ئەم قەیرانە داراییە وای لە خەڵک کردووە کە نەتوانێت مناڵەکەی بخاتە مەکتەبی ئەهلی لەبەرچی لەبەر ئەوەی کە مەکتەبی ئەهلی تێچوونی و مەسرفی قورسە وەکو مەکتەبی حکومی نییە کە بە خۆڕایی بخوێنێت و کتێب وەرگێت و بێت و بڕوا و نزیکی ماڵیان بێ لە مەکتەبی ئەهلیە هەم خوێندن بەپارەیە هەم کتێب بەپارەیە هەم جل بەپارەیە هەموو شتەکان بەپارەیە بۆیە ئەمە زەختێک یان فشارێکی زۆر لەسەر خێزانەکان دروست ئەکات کە نەتوانن وەکو پێویست مناڵەکانیان لە مەکتەبی حکومیەوە بخەنە مەکتەبی ئەهلی بەڵام حەزەکەن بەڵام ناتوان بەڵام هەشە مەسەلەن بەشێک لەمانە ئاستی
با بڵین ئەقلیەت و بیرکردنەوەیان جیاوازە خێزان هەیە مەسەلەن ناشتوانێت یان مەسەن مامناوەندە یا لە خوار و مامناوەندە لە دەمی خۆی ئەگرێتەوە بۆ ئەوی کە مناڵەکەی لە مەکتەبی ئەهلی بخوێنێت یعنی نایەوێت با بڵین ئاستی زانستی مناڵەکەی دابەزێت یان وەکو پێویست لە مەکتەب حکوومیەکانە فێرنەوێت بە هەر هۆکارێ بێت کە باس کراوەوە هەمومان ئەزانین کە بەهۆی ئەو بارودۆخەوە پەروەردە چی لێ هاتووە. ئەمە ئەگەر ئاستی گوزەرانی خەڵک باش بێت ئەو کاتە خەڵکیش بیل لەوە ئەکاتەوە کە مناڵەکەی بخاتە مەکتەبی ئەهلی. بەڵام لەبەر ئەوەی کە مەکتەبی ئەهلی تێچوونی زۆرە وەکو ئێستا وتم ئەوەیە کە هەموو کەسێک ناتوانێت بەمە بوێرێت یا بتوانێت کە مناڵەکەی بخات. هیواش هەیە مەسەن لە کۆمەلگا عەقڵێتەکەی وانە هەش پارەشی هەیە تواناشی هەیە بەڵام بڕای بەوە نییە. بۆ چونکە ئەڵێ ئەم مناڵی من بخوێنێت نەخوێنێت لە ئەنجامە وەکو دەرچۆکانی زانکۆ بە ئیش و بێکارە بێت هەر لە ئێستاەوە بەدەم خوێندنی ماڵێن حکومیەوە کە داوامەکەی کورتە بەدەمیەوە وردەوردە ئەم مناڵە ئەم گەنجە لەسەر ئیشێک ڕابێنێت یا وردە فێری ئیشێکی بکە یا ئیشکی بۆ بدۆزێتەوە بۆ ئەوەی کە دەستی لە کارێک لە کاسبێک فێر بێت لە مناڵیەوە فێری شتێک بێ بووی کە گەورە بوو بتوانین لەسەر پێی خۆی ڕاوەستێت خۆمان ئەزانین هەمومان ئەزانین لەم چەند ساڵی ڕابردووە تەعینات نییە یعنی دەرچووی زانکۆ خەندی تەواو کردووە هیچ ئیش و کارێکی نییە یان ئیشی ئەکا کە هی ئەو نییە با بڵین ئەمە وا لە هەنێک خێزان ئەکا کە مەسەلەن مناڵەکەی جۆنایەتە خوێندنی مناڵەکەی لەبەر ئەوەی کە ئەگەر بایکۆت هەبێت یان گرفتێک هەبێت کاریگەری ناکاتە سەر مەکتەبی ئەهلی یعنی هەر ژیان لێرە بەردەوام بێت ئیتر مەکتەبە ئەهلەکان کراون و ئەکرێنەوە بەڵام هەموو با بڵین بچووکترین گیر و گرفت تا گەورەترین گیر و گرفت تەئسیل لەسەر مەکتەبی حکومیەکات. ئێمە ئێستا لە ڕابردووە لەم چەند دەقەیە باسی کەم و کوڕی با بڵین مەکتەبی حکومیمان کرد ئەمە ئەوە ناگەێنێ کە مامۆستا دڵسۆز نەبێ یا ئەو خەڵکە دڵسۆز نەبێ نا ئەمە پەیوەندی بە سیستەمەکەەوە هەیە خوێندنگەیەک لەکوێ بانی تا عەسر مناڵ لە مەکتەب بمێنێتەوە خوێندنگەیەک لەکوێ بانی تا سەعای 11 مناڵ لە مەکتەب بمێنێتەوە خوێندنگەیەک لەکوێ شمولی بایکۆت ناکە خوێندنگەیەک لەکوێ بە هەموو شتێک بێت شمولی بایکۆت ناکە حتا تەنانەت جگە لەوەش. من حەزەکەم ئیزافەی ئەوەش بکەم کە یعنی تەنانەت ئەو پشوە زۆرانەی کە لە مەکتەبە حکومیەکانە هەیە ئەو پشوە زۆرانە لە مەکتەبە ئەهلیەکانە نییە ئەگەر هەش بێت یعنی کەم ئەگەر هەبێت لەو ڕۆژانی کە دەوامی تیانیە وەکو بۆ نمونە ڕۆژانی شەممە قەرەبوویان بۆ ئەکرێتەوە کە دەوامی تیانیە لەو ڕۆژانە بانگیان ئەکەنەوە یان بەجۆی لە جۆرەکان قەرەبوویان ئەکەنەوە بەڵام کە مەکتەب لە حکومیەکانە کە ئەفەوتێ بەهۆی با بڵێن بایکۆتەوە بەهۆی پشووی زۆرەوە بەهۆی هەشتێکی لە ناکاوە کەیەتە پێشەوە کە ئەفەوتێت ئیتر قەرەبوو ناکرێتەوە. ئێستا تۆ تەماشاکە لێمە لە ناوەڕاستی مانگی نوین حکوومەت لە پێشتر بڕیاریا بوو کە 29 دەوامە بەهۆی ئەو قەیرانی کە هاتوتە پێشەوە کە پێی ئەوەترێ ڕێفراندۆم ئەبینیت مەکتەبە حکومیەکان داوامیان تەئجیل کرا بۆ دویدە یعنی ئەمە هەر جارە هیچ شتێک نەبووە بۆ دویدە لە کاتێکا زۆربەی مەکتەبە ئەهلیەکان بە تایبەتی نێودەوڵەتیەکان لە ئێستاە لە دوای جژنی قوربانەوە لە سەرەتای مانگینەوە لە دەوامان یعنی تۆ ئەم چەند ڕۆژێک کە لە دەوام یان ئەو چەند مانگەی کە لە دەوام ئەفەوتێ ئەوە لە تەمەنی ئینسان ئەڕوا هێز نییە بتوانێت ئەمە قەرەبوو بکاتەوە ئەگەر شتێک بێت لە مەکتەبە ئەهلیەکانە گرفتێک بێتە پێشەوە ئەوان بەرنامەی قەرەبووکردنیان هەیە بەڵام لای ئێمە تەمەنی مناڵەکە ئەڕوات هێز نییە بتوانێت ئەمە قەرەبوو بکاتەوە بەڵێ لەبەر ئەوە ئەبینیت کە مەکتەبە حکومیەکان بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پاشەکشەیەچن ئەو قسانەی کە ئەکرێ ئەم مەکتەبە حکومی بۆ بە ئینگلیزی و نازام چی و ئەوە کۆمەڵەشتەکرێ ئەمە شتێکی سەرەتاییە لە ڕیکلام بەولاو هیچ شتێکی کە نییە ئاستی مەکتەبی حکومی بە هیچ جۆرێک ناگاتە ئاستی مەکتەبی ئەهلی حتا ئەگەر دوو خوێندکار هەردووچیان کۆلێجی پزیشکی بێنن لە ئەهلی و لە حکومی ئەوەی ئەهلەکە کوالەتی بەقووەتە ئیتر بڕۆ بۆ بەشەکانی کەش بەس ئەوەی حکومیەکان کوالەتیان زایفە.
تا ڕادێکی زۆر ئەو کەسانی کە دایک و باوکی خوێندکار ئەگەر ئیمکانیتیان هەبێ حەزەکەن مناڵەکانیان دێنە قوتابخانەی ئەهلی لەبەرەوەی وەکو باسمان کرد لەوێ گرنگیی زیاتری پێدرێت لە ڕووی پرۆگرامی خوێندنەوە. ئەم وەزعەدارایی کاتۆتە پێشەوەی لێکردوون کە قوتابخانە حکومیەکان وەکو پێویست ئیحتیمامی پێ نەدرێ، مامۆستا وەکو پێویست موچەکەی لە کاتی خۆیان نادرێ، وەکو ئاگادارین کە ئەم سیستمی پاشەکەوتی موچەیە بەشێکی زۆر لە موچەی مامۆسایانی بڕی کە کردی بە چارەکە موچەیە کە ئەوش لە کاتی خۆیان نادرێت. لەبەرەوە مامۆسایان ئەگەر بۆیان بکرێ زۆربیان خۆیان نقلەکەن بۆ قوتابخانە ئەهلیەکان لەوێ دەرسەڵێنەوە، لەبەرەوە لەوێ خزمەتێکی باشترەکرێن، موچەیەکی باشتریان هەیە لە کاتی خۆیان موچەکانیان وەرەگرن و خوێندکارانیش بە هەمان شێوە کە سوکاری خوێندکار ئەگەر دارایی هەبێت ئیمکانێتیان باش بێ مناڵەکانیان نێرن بۆ ئەوێ چونکە لەوێ ئەزانن کە قوتابخانە ئەهلیەکان ئەوان شەسە بە وزارەتی پەروەردەن، بەڵام لەوێ گرنگی زیاتر بە خوێندن ئەدرێت و ئەوان معڕەز نین بۆ ئەوەی کە وەکو قوتابخانە حکومیەکان تووشی ڕێکارەکان ببنەوەکو مامۆسایان لەوێ بایکۆ دەکەن یان خۆپیشاندانەکەن لە پێناوی مافی خۆیانە. لێرە لەبەرەوەی ئیلتیزام هەیە بەدەوامەوە، ناچارن کە پابند بن بە دەوامی خوێندنگاکانەوە، مامۆسایان ناتوان ئەو ڕێکارانە بگرنە بەر. هەروەها پشوەکانیان بە هەمان شێوە پشویان هەیە لە کاتی خۆیان کە خوێندکارەکان ئەتوانن ئیسراحەتی خۆیان وەرگرن. کاتی دەوامی خوێندنگا ئالیەکان زۆرترە، لە سەعات 8 بەیانیەوە بۆ سەعات 2 دوانیوە ڕۆیە و زۆر بە باشی گرنگیان پێدر لە پۆلەکانە لە هەموو خوێندنگایەکە لە هەر پۆلەکە لە 20 خوێندکار زیاتر نییە، 20 تا 25 خوێندکار هەیە، بەڵام لە خوێندنگا حکومیەکانە پۆلمان هەیە 48 خوێندکاری تایە، 50 خوێندکاری تایە کە ئەمە بە وەکو پێویست کۆنتڕۆڵ ناکرێت لایەن مامۆستاوە. مامۆستا زۆر باشیش خۆی ماندوو بکە و دەرس بڵێتەوە، ئەو پەڕێکەی لە 150 خوێندکارەکان ناتوان سوودی لێوەرگن، لە 150 تری لەبەرەوەی مەشغوڵە بن و کۆنتڕۆڵ ناکرێت وەکو پێویست ناتوان سوود لە بابەتەکە وەرگرن. بەڵام لە خوێندنگا ئالیەکان کە 25 خوێندکار لە پۆلەکەیە، مامۆستا زۆر بەباشی کۆنتڕۆڵی پۆلەکەی بۆکرێ، زۆر بەباشی ئەتوانێت ئەو بابەتی هێتی لە 170 بۆ 80 خوێندکارەکان سوودی لێوەربگرن، ئەو لە 120 کامێنێتەوە یا لە ساسیەکە دوای ئەوە متابعەیەکەن و ئەوانش ئاستیان بەرزەکەنەوە بە هەمان شێوە نایاڵن ئاستی خوێندکارەکانیان دابەزێ. قوتابخانە ئەهلیەکانیش وەکو قوتابخانە حکومیەکان لەژێر چاودێری وەزارەتی پەروەردەیە لەلایەن بەڕێوەبەرەتی ئیشراف و سەردانەکرێن. چۆن سەردانی قوتابخانە حکومیەکانەکەین بە هەمان شێوە سەردانی قوتابخانە ئەهلیەکانی شەکرێت و سەرپەرشتیارەکان قوتابخانەی ئەهلیشان بۆ دانراوە سەردانیانەکەن و هەڵسەنگاندن بۆ مامۆساکانەکەن بە هەمان شێوە ئەو ڕێکارە یاسایانی کە بۆ قوتابخانە حکومیەکان هەیە بۆ قوتابخانە ئەهلیەکانی شێوە متابعەیانەکرێ وەکو پێویست. هەمان ئیجراعات کە لەگەڵ حکومیەکان ئاکرێت لەگەڵ ئەهلیەکانیش ئاکرێت، چونکە ڕێک سەر بە وەزارەتی پەروەردە و هەموو یاساکانی وەزارەتی پەروەردە شمولیان ئەکات. بە پێچەوانەوە ئەوانەی کەوا گوتم بارودۆخی ئابووریان زۆر باشە، کوڕی مناڵی بەرپرسەکانن، مناڵی ئەو کەسانن کەوا کێشەی ئابووریان نییە یاخود ئەتوانن زۆر لەوە زیاتریش بن. ئەوان لە هەر بارودۆخێکا بێت دەرفەتیان بۆ ڕخساوە و پێشتریش مناڵەکانیان ناردووە بۆ قوتابخانە و خوێندنگە ئەهلیەکان. بەڵام بە پێچەوانەوە بارودۆخی ئابووری وای کردووەکەوە نەک هەر مناڵانی هەژاران ئەوانەی کەوا بارودۆخی ئابووریان خراپە نەک هەر نەتوانن بچن بۆ قوتابخانە و خوێندنگە ئەهلیەکان بە پێچەوانەوە واز لە خوێندنیان پرۆسەی خوێندن بەجێهێڵن. ئاماری خودی وەزارەتی پەروەردە و لایەنە پەیوەندیدارەکان پێمانەڵێت کەوا ژمارەیەکی زۆر قوتابی خوێندکار بە تایبەتی لە قۆناغی ئامادەیە لەم چەند ساڵی دوایە بەهۆی خێرانی دارایی وازیان لە خوێندنیە ناوە. ئەوانەی کە ئەتوانن ئەو بە تایبەتی کوڕان ڕێژەی وازێنان لە ناو کوڕانە زۆر زیاترە، ئەو کوڕانەی کەوا ئەتوانن بچن هاوکاری خێزانەکانیان من بۆ دابینکردنی بژێوی ژیان، ئەو کوڕانەی کەوا ئەتوانن لە ئامادەیەکانە واز لە خوێندن بێن و بەرەو ئەوروپا بڕۆن، ئەو کوڕانەی کەوا تەمەنیان گەشتۆتە ئەو ئاستەی کە لە پرۆسی خوێندن بێنە دەرەوە بچن بە دوای ژیانە بگەڕێن. واتە قەیرانی دارایی پرۆسەی خوێندنی بە نیسبەت مناڵی هەژاران و ئەوانەی کەوا کەم دەسن قورستر و سەختتر کردووە. ئەوانەی کەوا بارودۆخی ئابووریان باشە، کوڕی بەرپرسە باڵاکانن، ئەوان لە هەر بارودۆخێکا بێ ئەوان لە قوتابخانە و خوێندنگە ئەهلیەکانن. خۆشمان نەزانن جیاوازی قوتابخانە و خوێندنگە ئەهلیەکان بە ڕێژەیەکی زۆر بە بەراوردی قوتابخانە حکومیەکان لەوێ بارودۆخ و ژینگەی خوێندن لەبارە لەوێ دۆخێک سازێنراوە کەوا قوتابی بتوانێت بە ئاسانی تیا بخوێنێت، چێژ لە خوێندن وەربگرێن، نمرەی بەرزی تیا بێنێ لە بەرامبەریشا قوتابخانە و خوێندنگە ئەهلیەکان لە چ قەیرانێکی سەختان ژینگەیەکە کەوا توانی بڵین ژینگەیەکی تەواو نالەبارە بۆ خوێندن، پۆلی ناتەندروست وە
ئەوە بایکۆتی مامۆسایان و ئەو گرفتانەی تریشی هاتە دەست پاڵکەوە بەهۆی ئەم قەیرانەداراییەوە ڕووی لە پرۆسەکە کردووە. من وەکوتم بڕوان بۆ هۆیەکەوە ئەمە جۆرێک لە جیاوازی یان با بڵێن دۆخە چینایەتێکە زەقەکاتەوە، ئەمە ڕوویەکی خراپی بوونی ئەو قوتابخانە و خوێندنگە ئەهلیانەیە لە کاتێکا مناڵانی هەژارانیش مافی خۆیانە لە کەش و دۆخێکی لەباری وەکو قوتابخانە و خوێندنگە ئەهلیەکان نابخوێنن، ینی ئەمان گوناحیان چییە کە ئەویان بۆ ناڕەخسێ. ئەگەر وەکوڵێ هەرچیەک هەر جۆرێک پرۆسەی خوێندن هەیە پێویستە مادام لێرە خوێندن لە کوردستانە هەتاوەکو ئێستا خوێندن جۆرێک لە جۆرەکان ئیلزامیەوە، من هەموو مناڵان تاوەکو قۆناخی نوۆی بنەڕەتی پێویستە بخوێنن، ئەمە پرۆسەی خوێندن و پێمانەڵیان حکومەت واجبی کردووە، مادام واجبی کردووە بێ ژینگەیەکی لەباریش بسازێنێ، مادام واجبی کردووە ئەبێ بە یەکسانی دەرفەتی لەبار بڕەخسێنێ بۆ هەموو مناڵان لە کوردستانە بخوێنن. ئەو دۆخەی کەواوەکوتم لە قوتابخانە و خوێندنگە ئەهلیەکانە هەیە جگە لەوانەی کەوا خاوەنی ئەو باوکانەی کەوا خاوەنی سەرمایەکی باشن، ئەوانەی کەوا زۆر دەوڵەمەندن بە تایبەتی لە ئێستا هیچ جۆرە مناڵێک ناتوانێت دەستی پێیان بگە. هەروەها لە ڕوویەکی ترەوە ڕخنەی ئەوە لە حکومەت هەیە ئێستا بۆ خۆمان نەزانین سیستەمی سیاسی کاریگەری تەواو خراپی لەسەر هەموو جومگەکان هەیە، لەسەر هەموو کایەکان هەیە، ئەوەی کەوا لە ئەجەندای حکومەتان نەبێ پرۆسەی خوێندنە، یعنی بە جۆرێک لە جۆرەکان حکومەت پرۆسەی خوێندنی بەر لە قەیرانەکەش فەرامۆش کردو و زۆرێک لە ئەوانەی کەوا شارەزای پرۆسەکەن پێیان وایە پرۆسەکە لە لێواری بەڕاستی مەرگەساتێکی ڕاستەقینایە ئەو ڕێکخراوانی ڕێکخراوی یونسکۆ کەوا چاودێری پرۆسەی خوێندنەکە لە دنیا بەم دوایانە راپۆرتێکی بڵاو کردو باز لە کارەساتی زۆر خراپ و وێرانکەرێکا سەبارەت بە هەردوو وەزارەتی پەروەردە لە عێراق و لە کوردستانیشە هەڵکشانی ڕێژەی وازێنان و خراپی ژینگەی خوێندن و وازێنان لە خوێندن لە هەردوو ڕەگەزەکە و داکشانی ئاستی زانستی لە ناوەندەکانی خوێندنە. بۆیە حکومەت لەم ڕۆوە وەزارەتی پەروەردە تاوانێکی گەورەیەکە، تاوانێکی گەورەی باستەوەکەوێکەوە گرنگی زۆرتر بە قوتابخانە و خوێندنگە ئەهلیەکانەیە لە بەرامبەریشە قوتابخانە و خوێندنگە حکومیەکانی بە جۆرێکی دەفەرامۆش کردووە. دیارێکێک لە ئەرکە گرنگەکانی حکومەت پێویستە ئاستی خوێندنی حکومی بەرز بکاتەوە، چونکە هەرێمی کوردستان هەرێمێکی دەوڵەمەندە و خەڵک بە تایبەتی لەو سات و کاتەدا کە لە قەیراندان کەم خەڵک دەتوانێت منداڵەکانی ببا بۆ خوێندگە ئەهلیەکان. دیارە گرنگجیدان بە خوێندگە حکومیەکان و بەرزکردنەوەی ئاستی کۆمەڵی ئیش و کار و ڕێکاری پێویستە. دیارە کەمی بینا و خراپی بینایەکان و کەمی مامۆستا و هەروەها دەستی حزب لە ناوەندەکانی خوێندن و نەبوونی کارجێڕی باش و هەروەها نەبوونی بوزەی شیا و تەرخانکرا و ئەمانە کۆمەڵی هۆکارن کە حکومەت کە پێویستە پێی هەستێ و ساڵانە لە پەرلەمانی کوردستان بودجەیەکی شیا و گونجا و تەرخان بکرێ بە وەزارەتی پەروەردە. دیارە لە هەموو وڵاتانی دنیا ساڵانە زۆرترین بودجە بۆ وەزارەتی پەروەردە تەرخان دەکرێت. دیارە وەزارەتی پەروەردەش ئەگەر ئەو بودجە شیاوەی لە ژێر دەست نەبێت ناتوانێت ئاستی خوێندن بەرز بکاتەوە. دیارە بەپێی زانیاریەکانی ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان 1 ملیۆن و بەپێی زانیاریەکانی ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان 1,700,000 خوێندکار هەن لە سەرجەم قۆناغەکانی خوێندن کە سەر بە وەزارەتی پەروەردەیە و لە هەمان کاتیشە 170,000 مامۆستا و فەرمانبەر هەن هەر لە وەزارەتەن. دیارە ئەمەش پێویستی بە بودجەیەکی شیاوە ساڵانە پێویستە لە هەرێمی کوردستان دەیەها خوێندگای نوێ دروست بکرێتن و پۆلەکان نوێژەم بکرێنەوە کەلوپەل و پێداویستیەکان دابین بکرێ ساردکەرەوە و هەروەها گەرمکەرەوە لە زستانان. دیارە قوتابی ئەگەر لە بارێکی دەرونی گونجا و شیاو نەبێ ناتوانێت گرنگی بە خوێنی خۆی بدا و لە هەمان کاتیشە مامۆستاش بە هەمان شێواز ئەگەر لە بارێکی دەرونی پڕ لە ئارامی و بژێوی ژیانی بۆ خۆی و بۆ خانەوادەکەی دابین نەکرێت دیسان ناتوانێت گرنگی بە خوێندکار و بە خوێندم داوە ئاستی قوتابی بەرز بکاتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی ئەوتۆی نییە کە بتوانێت ئاستی مەکتەبی حکومی وەکو ئەهلی لێ بکات. ئەو لە ڕۆژان و لە ساڵانی پێش قەیرانە نەیتوانی بێ ئەمە بکات، لە قەیرانە ناتوانێت و هەتایەتەوە سەرخۆی
زۆری ئەوێەوە ناتوانێت ئەمە هۆکارەکەی چییە؟ یەکێ لە هۆکارە سەرچەکان ئەوەیە کە حکوومەت خوێندنگەی حکومی ئیهمال کردووە یان ئەو گرنگی نییە یان وەکو پێویست نییە ئەوەیە کە چۆن لە ژیانە هەموو شتێکی بۆ خۆی مسۆگەر کردووە چۆن تەندروستیکی باشی بۆ خۆی مسۆگەر کردووە چۆن کارەبا و ئای بۆ خۆی مسۆگەر کردووە چۆن ژیانێکی شاهانەی بۆ خۆی مسۆگەر کردووە لە هەمان کاتا پەروەردەیەکیشی بۆ ڕۆڵەکان و بۆ مناڵەکانی خۆیان مسۆگەر کردووە خۆی ئەسلی شتەکە ئەمەیە کە خۆی مناڵەکەی ئەوانەی کە بەرپرسە مناڵەکانیان لە مەکتەبی ئەهلی بێت و لە مەکتەبێکی باش بێت ئیتر کەی خەمی ئەوەیەتی کە مناڵی خەڵکی و کە ئەو خەڵکە لە مەکتەبی حکومی ئەنجامیان و نەتیجیان چی لێت و چی لێ نێت خۆی ئەسلی شتەکە لەمەوەیە یعنی کە تۆ خۆی گرفتێکی نەبوو ئەوەندەی تر لا ناکاتەوە لەوەی کە گرفتی خەڵکی تر و گرفتی زۆری نەحەلکات یعنی ئەمە لە هەموو بوارەکانی ژیانە نەک لە مەسەلەی پەروەردەیە لە هەموو بوارەکانی ژیانە ئەمە ڕەچاو ئەکرێت لایەن حکوومەت یاریمی کوردستان و لایەن بەرپرسەکانەوە بۆیە بە هیچ جۆرێک ئەوەی کە پێی وترێ ئاسۆیشی ڕوون بۆ پێشخستنی پەروەردە و ئەوەی پێی ئەوترێ کە شتێک کە دیار بێ کە مستەوای ئاستی مەکتەبە حکومیەکان بەرز کاتەوەکو ئەهلەکان نەخێر نەیکردووە و بەتەماژ نییە بەم زوانە بیکات هەتاوەکو بە ئەم جۆرە بیرکردنەوەی هەبێت هەتاوەکو کە ژیان و تەندروستی و خزمەتگوزاری و کۆی ژیان هەر هەمووی بۆ خۆی هەبێ و بۆ خەڵکی کە نەبێت پەروەردەش قوربانیەکە لەوانە کە بەو شێوازە گوێی نایەتێ بۆیە ئەبینین کە کوالەتی خوێندنگە حکومیەکان ڕۆژ بە ڕۆژێتە خوارەوە و مستەوا و کوالەتی خوێندنگە ئەهلیەکان ڕۆژ بە ڕۆژ بەرەوسەرەوە بێت بەرەوسەرەوە چێت. حکومت لەم ساڵانی دوای گرنگیی زۆریەوە بە قوتابخانە حکومیەکان بۆ ئەوەی ئەو فەرقە کەم کاتەوە لە نێوان قوتابخانە ئەهلی و حکومیەکان چووکە هەستیان کردو وەزارەتی پەروەردە کە زۆربەی ئەو خەڵکانی کە ئیمکانێتیان باشە مناڵەکانی نێرن بە قوتابخانەی ئەهلی و ناینێرن بە حکومی لێرە گرنگیەکی زۆر درا بە حکومیەکان لە ئاستی قوتابخانە بنەڕەتەکان لە پۆلی 1 و 2 3 و 4ەوە ئێستا لەلایەن وەزارەتی پەروەردەوە خولێکی زۆر کراوەتەوە بۆ مامۆستایان بۆ زمانی ئینگلیزی بە تایبەتی بابەتی زانست و بیرکاری کە کراوە بە ئینگلیزی لە پۆلی 1 و 2 و ئەم ساڵ پۆلی 3 و 4یش بە هەمان شێوە خول کراوەتەوە لەبەرەوە ئەیانەوێت قوتابخانە حکومیەکانیش بە هەمان شێوەی ئەهلەکان کواڵەتیان بەرزکەنەوە و خزمەتیان بکەن بۆ ئەوەی ئەو جیاوازی کە هەیە لە نێوان قوتابخانە ئەهلی و حکومیەکانە نەمێنێت یا کەم بێتەوە بەڕادەیەکی زۆر بۆی ئێستا حکومەت ئیش لەسەرەوە کات کە زمانی ئینگلیزی گرنگیی زۆری پێ بدات لە قۆناغی بنەڕەتی 1 بۆ 6 بازنەی 1 بۆ 6 مامۆستایان خولیان بۆ کراوەتەوە لە بابەتی زانست و بیرکاری خولەکانیان تەواو کردووە لە پەروەردەکانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا لە شاری سلێمانی پەروەردەکانی دەرەوەی شاریش وەکو شار باژێر و شارە زور و هەڵەبجە و ئەوانش بە هەمان شێوە دەورەیان بۆ ئەکرێتەوە ئێستا لە دەورەیان بۆ ئەوەی زمانی ئینگلیزی بخوێنن بۆ بابەتی بیرکاری و زانست بۆی بتوانن وانەی بیرکاری و زانست بە ئینگلیزی بڵێنەوە لە قۆناغی 1 تا قۆناغی 4 تا 4 بنەڕەتی و ساڵانی داهاتوش بۆ پۆلی 5 و 6 بە هەمان شێوە کرێتەوە و ئێمەش وەکو سەرپەرشتیار خۆلمان بۆ کراوەتەوە بۆ پۆلی 7 و 8 و 9 کە بە زمانی ئینگلیزی مادەکان شارەزایکی باشمان لێ هەبێ بۆی بتوانین سەرپەرشتی مامۆستایانی ئەو قوتابخانە ئەهلیەکانیش بکەین هەڵبەتە ناڵێن بەمە بە تەنها ئەتوانین ئەو فەرقە کەم بکەینەوە ڕاستە تێبینەکانی بەڕێز جوانەکە قوتابخانە ئەهلیەکان لە بواری خزمەتگوزاریە زۆر لە پێشترن لە چاو قوتابخانە حکومیەکان وەکو پێویست قوتابخانە حکومیەکان گرنگیان پێ نەدراوە لە بواری تاقیگەیە تاقیگەمان هەیە تەپودۆزی لێنشتووە زۆر وەکو پێویست بەکار ناهێنرێت لەبەرەوەی وەکو پێویست متابعە نەکراون بەڵام قوتابخانە ئەهلیەکان ئەوەی چێکە لە مەبادیەکانیان کە زۆربەی دەرسەکانیان لە ئەو بابەتانی کە پێویستن وەکو زانست بابەتە زانستیەکان لە تاقیگەکان ناخوێنرێت بە عەمەلی بابەتەکانیان پێ تاقیەکەنەوەیە بۆ ئەوەی جوان بچێتە مێشکیانە وەریگرن بەڵام لە قوتابخانە حکومیەکانە ئەمە نییە کەواتە فەرقێکی زۆر هەیە وەکو بەڕێز باس کرد تەنها بە زیادکردنی زمانی ئینگلیزی و گرنگیدان بە زمانی ئینگلیزی ئەم فەرق و جیاوازیە کەم نابێتەوە بەڵکو پێویستە حکومەت گرنگی زیاتر با بە بوارەکانی تریش بە بوارە خزمەتگوزاریەکانی تریش وەکو بواری بینا کە ئێستا ئیش لەسەرەوە کرێت کە ئەو قوتابخانەی دوودەوامی تیا دوودەوامیەکان نەیەڵێت کەم کرێتەوانێ ئەوش بە دروستکردنی بینای تازە بۆ خوێندکاران چونکە زۆرێک لە قوتابخانەکان کە بینایان نییە ناچارن لە بینای شترا بە دوودەوامی دەوامەکەن لەبەرەوە ناتوانن لە
کاتی دەوام بە سراحەت داوامی خۆیان بکەن کەواتە پێویستە حکوومەت بێژگە لە زمانی ئینگلیزی گرنگیدا بە بابەتەکانی تجۆکوکردنەوەی تاقیگە بۆ قوتابخانەکان لە بواری ڕۆشنبیری کردنەوەی کتێبخانە بۆ قوتابخانەکان لە بواری کۆمپیوتەر لە بواری چالاکی گرنگدان بە چالاکی قوتابخانەکان لە دەرەوەی قوتابخانە شەرنی هەلە ناو قوتابخانەیە بێ لە بواری وەرزشی لە بواری گەشتی زانستی بۆ دەرەوەی قوتابخانە بۆ شوێنەکان کە ئەمە پێویستی پێ هەیە حکوومەت جاریشکە پێداچوونەوەی پێدا بکات بەڵام لەم قەیرانە داراییە حکوومەت ناتوانێت ئەم چالاکیانە وەکو پێویست خزمەتی کات و بیباتە پێشەوە پێویستە باری حکوومەت لە ڕووی داراییەوە چاک ببێت ئەو کاتە ئەتوانێت حکوومەت گرنگی بەم بوارانەش بدات. من بڕوام وایە بە جۆرێک لە جۆرەکان پلان هەیە پلانێکی خراپ بۆ ئەوەی کەوا قوتابخانەی حکومی یان با بڵێن ئەو خوێندنە گشتیکەوە لە کوردستانە ئەگوزارێ بە جۆرێک لە جۆرەکان کۆتایی پێ بهێنرێ بە جۆرێک لە جۆرەکان خوێندن لە کوردستانە ببێ بە ئەهلی ئەمەش وتم بە دەرەجەی یەک ئەوانە زەرەکەن کەوا توانایان نییە پارە بدەن بۆ خوێندنی مناڵەکانیان ئەوانە زەرەکەن کەوا توانایان نییە ئەو جۆرە خوێندنە بسازێنن بۆ نەوەکانیان. حکوومەت پێم وایە وەزارەتی پەروەردە هیچ پلانێکی نییە ئەگەر پلانی هەبووە پرۆسەی خوێندن بۆ جۆرە نەگەشتی ئێستا هەر خودی سەرپەرشتیاران و ئەوانەی کەوا لە ناو قوڵایی پرۆسەکان مەترسیەکانە خەنە ڕوو پێمانەڵێن کەوا پرۆسەی پەروەردە لە پاشەکشەیەکی بەردەوامایە پێمانەڵێن حکوومەت ئەوەی لای گرنگ نەبێ پرۆسەی پەروەردەیە یعنی هەر بەڕاستی ینی ئەگەر حکوومەت پرۆسەی پەروەردەی لا گرنگ بێ 3 مانگ مامۆسایان داوای مافێکی زۆر زۆر ئاسایی خۆیانیان کرد داوای ئەوەیان کردکەوە مافە سەرەتایی و سادەکەیان پێ بدرێ بۆ ئەوەی بتوانن پرۆسەیەکی باش بگوزارێنن بۆ ئەوەی نەهێڵن کەوە ناوەندەکانی خوێندن چۆڵ بێ بۆ ئەوەی دەست لە بایکۆ دەڵگرن بەڵام لە بەرامبەردا حکوومەت پێوتن بەردەوام من لە بایکۆت لە بەرامبەردا حکوومەت پێوتن ئەوەی لا ئێمە گرنگ نییە پرۆسەی خوێندنە لە بەرامبەردا وەزارەتی پەروەردە پێوتین ئێمە پلانی بە نەخوێنەواریکردنی کۆمەڵگەمان هەیە بۆیە ئێوەمان بگرن یاخود 3 مانگی تریش لەسەر جادە بن ئێمە زۆر لامان گرنگ نییە ئێمە کۆمەڵێک سێکتەر و کۆمەڵێک وەزارەتی تر لامان گرنگەکەوە ئەمان هێڵێتەوە کەوا زەمانەتە بۆمانەوەمان لە داهاتووە.